الله فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا ربي باش بما موسى سەرکەوتوو بی بەڕێزی براکەم. باشە مامۆستا دەسیارێکم هەبوو. گیان فەرموو. باشە مەسەل هاوڕ یعنی کابرا پێشتر زۆری پەدین بوو. باشە. کوتی پەدین بووە. نوێژی سنەت و نوێژی پارزیا بووە. بەس تازە یعنی زۆر بوویتە دوژمنی دین. دوژمنی دین یا تەمەڵە لە عیبادات. نانا سوکاتی بە دین دەکا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکا. بەڵێ بەڵێ. ئەو یعنی بۆچی وا لێتێن و بۆ وا لێتی کابرا. باشە برای گیان. برای من هۆکاری هەڵگەڕانەوە لە دین، هۆکارەکانی هەڵگەڕانەوە لە دین یەکێکیان نیەت پیسی، نیەت ناپاچی، یعنی ئەو کەسانەی کە پێشتر دینداری کردووە کەسێکی ڕیاباز بووە، یعنی بەڵێ عیبادەتی کردووە بەڵام بۆی خەڵک مەدحیکا، بۆی خەڵک پێی بڵێ باشە، خەڵک پێی بڵێ کەسێکی چاکە، ئەوە هۆکارێکی گەورەیە بۆی ئینسان ئیستیقامەتی نەبێت و چونکە نیەتی بۆ خوانێ و خاڵز نییە لە ئاخیردا خۆی ناگرێت و تەحملی ناکە و هەڵدەگەڕێتەوە لە دین. هۆکارێکی تری هەڵگەڕانەوە لە دین بریتیە لە ڕەفیقی خراپ. ڕەفیقی خراپ ئینسان لە دین هەڵدەگەڕێنێتەوە پەنا بەخوای گەورە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی المەرء عەلی دینی خەلیلیه فەلیەنظر ئەحەدوکم من یخالل. مرۆڤ لەسەر دینی هاوڵەکەیەتی بە هەر یەکێک لە ئێوە بزانێ ڕەفاقەتی چێ دەکات. و هەروەها لە ڕەفاقەتی خراپ دیسان ڕەفاقەتکردنی ئەنتەرنێت. زۆر جار ڕەفاقەتکردنی ئەنتەرنێت کە لە ئەنتەرنێت کۆمەڵێک شوبهات و گومان و دوودڵی لە کەسانی دژە دین و مولحیدەوە دەبیستی گوێی بۆ دەگری، ئەوەش دەبێتە هۆکاری ئەوەی ئینسان لە دین هەڵگەڕێتەوە. هۆکاری سێهەمی هەڵگەڕانەوە لە دین پەنا بەخوای پەروەردگار بریتیە لە جەهل و نەفامێتی، یعنی هیچ علمی بە دین نییە، وەکو پێویست لە دین شارەزا نییە، بۆیە بەرگەی بچووکترین شوبهە ناگرێت، یەکسەر شوبهەیەکی بۆ بێننەوە کابرا لە دین هەڵدەگەڕێتەوە خوا پەناماندا. هۆکارێکی تر بریتیە لە مەغڕوڕبوون و لە خۆبایی بوون، یعنی ئینسان کە عیبادەتی خوای گەورەی کرد و لە خۆی بایی بوو و ئەو خواپەرستەیە کە هەیەی بە فەزلی خوای گەورەی نەزانی و سوپاسی خوای نەکرد لەسەری و داوای بەردەوام ئیستیقامەت و هیدایەتی زیاتری نەکرد، بە دووری مەزانە کە خوای گەورە و نعمەتەی لێ بسەنێتەوە. و هۆکاری ئەخیریش زۆر تاوانکردن. زۆر تاوانکردن خوای گەورە دەفەرمێ فی قولوبهم مەرض فزادهم مەرضا. لە دڵیاندا نەخۆشی هەیە کە نەخۆشی چارەسەر نەکرد وردەوردە لێت گەورە دەبێ، لێت گەورە دەبێ تاوەکو وای لێ دێت دڵت دەمرێنێت و کۆتاییت پێدێنێ. بۆیە ئەمانە کۆمەڵێک هۆکاری هەڵگەڕانەوە بوون لە دین. خوا پەناماندا ئینسانی موسڵمان هەوڵدا کە تاوانی کردووە بە پەلە پەشیمان بۆ داوا لێ خۆشبوون کە بۆی وردەودا خاڵی ڕەش دڵت داگیر نەکا، نەخۆشیەکەت زیاد نەکا و لە بنت نەبا، ڕەفاقەتی ئینسانی خراپ مەکە، سەیری پەیج و سایت و شتی بێباوەڕ و مولحیدەکان مەکە کە نەفامیت لە دین خۆت شارەزا کە شتێک لە دین تێنەگەیشتووی پرسیار بکە و هەروەها لە خۆت باییمە بە هەموو عیبادەت و چاکەکان بە فەزلی خوا بزانە و هەروەها خۆت لە ڕیایی بپارێزە و ئیخلاسەتە بێ. ئەمە هۆکاری مرتەدی و خۆپارێزیش لە مرتەدی دوعاکردن و پشت بەخوا بەستن لە سەروی هەموو شتێکەوە.